دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ لە قەوماوانی کەرتی غەزەی فەڵەستین و ڕۆژانە چەندین کەس و ڕێکخرا و ناوەند هاوکاریەکانیان بە دەستگاکە دەگەێنن. ئەندامێکی ستافی بەخشین دەڵێ بەخشین ڕۆژانە پرۆژەی خواردنی هەیە لە نێو کەرتی غەزە و بەردەوامی کەمپینەکەش بە هاوکاری خێرخوازان بەستراوەتەوە. لە سەرجەم شار و شارۆچکەکانەوە خەڵکی دێ بەدەم پرۆژەکەی بەخشینەوە دیارە و ئێستا بابەتەکە لەوە دەرچووە کە تاکە کەس بێ بەدەم پرۆژەکەەوە ئێستا ڕێکخرا و کەسایەتی و گروپ و دەستەکان دێن بەدەم پرۆژەکەمانەوە لە شاری پێنجۆنی ئازیزەوە ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەیە لە ڕێی بەخشینەوە پرۆژەکانیان جێبەجێکەن لە هەڵەبجە بە هەمان شێوە ڕێکخراوی خۆیان دێ لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە لە عربەت و سەید سادق گەنجان لە ڕێی پەیجەکانەوە هەڵمەتیان ڕاگەیاندووە و هاوکارێکان لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە گەێنن و لە سەرجەم شار و شارۆچکەکانەوە لە ڕانیە لە حاجیاوە لە هەولێر مزگەوتەکان کەمپین ڕاگەێن و پارەکۆکەنەوە لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکارەکانیان نەگەێن. لە قەزای سەید سادقیش ژمارەیەک گەنج پرۆژەی لە سەید سادقەوە بۆ غەزەیان ڕاگەیاندووە. تا ئێستا زیاتر لە 30,000 دۆلاریان کۆ کردوێتەوە کە بە زمانی بازاڕی 3 دەفتەر دۆلار ئەکات بەهۆی ئەوەی بەخشینیان بەدەستێکی ئەمین زانیوە لە ڕێگەی ئەوانەوە هاوکاریەکان بە غەزە دەگەێنن. ئێمە ئەمڕۆوەکو کەمپینی لە سەید سادقەوە بۆ غەزە ئەو هاوکارانەی کە لە مای مانگێکە کۆمان کردو بووە هێنامانە بۆ نووسینگەی بەخشین دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی سلێمانی بڕێوە هاوکارانی کە ئێمە لە مای مانگێکە کۆمان کردوێتەوە لەسەر جەم چین و توێژەکانی قەزای سەید سادق با بڵین ئەو برایان و خوشکانەمان لە دەروی وڵات کە لە ڕێگەی نووسینگەکانەوە پارەکانیان بەدەستمان گەشتووە هەویمان کۆ کردوێتەوە. بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشینمان بەدەستێکی ئەمین زانی بۆیە پێمان خۆش بوو پێمان باش بوو دوای ڕایۆشکردن ناو یەکتریدا هەموو پارەکانمان کۆ کردەوە و ڕادستی دەستگای خێرخوازی بەخشینمان کرد بڕی ئەو پارێش کە کۆ کراوەتەوە تا ئێستا تا ئەم دقەیە بڕی 144 وەرەقە بووە زائیدەن 4,370,000 دینار ئەمڕۆ ڕادەستمان کردن و ئەوەشمان بیر نەچێت لە ماوەی ڕابردوودا بە تەقریبی 2 هەفتەیە لەمەوبەر بڕی 55 وەرەقەی ترمان هەر ڕادستی نووسینگەی بەخشین لە شاری سلێمانی کردووە. لە سەرەتای گەمارۆکانی سەرکەرتی غەزە بەخشین وەکو ئەرکێکی مرۆڤایەتی و خەمخۆرانە کەمپینێکی ڕاگەاند و لە قەوماوانی غەزەی لە ساتە سەختەکان لەبیر نەکرد. خەڵکی کوردستانیش بۆ پەڕی گەرم و گوڕیەوە ئەوەی لە دەستیان بێت بۆ کەمپینەکە و خەڵکی غەزە درێخیان نەکردووە و نایکەن. ڕامیر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.